سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش بەڕێزان لەگەڵتانین لە پانۆرامای ئەمشەو بۆ قسەکردن و گفتوگۆکردن لەسەر تەوەرێکی دیکە. لە هەمووتان ئاشکرایە هەرێمی کوردستان لە دوایی ئاڵۆزیەکانی نێوان ئیسرائیل و بزوتەوەی حەماس کەوتۆتە بەرڕەحمەتی درۆنەکانی ئەو چەکدار و لایەن و مەسەبە گروپە یانەیان دەکرێت بڵین ئەو گروپە چەکداریانی عێراق کە ناوە دێن لە هەرێمی کوردستان لە ئامانجەکانی ئەمریکا دەدەن بە بیانی ئەوەی کە ئەمریکا پاڵپشتێکی بەهێزی ئیسرائیل دەکات لەم شەڕەدا کە ئەمەش بۆتە هۆی دروستکردنی ترس و نیگەرانی لای دڵی هاوڵاتیان و هەروەها هێرشەکان هەندێک لە ناوچانە دەکەن ئامانج کە جێگەی نزیک لە نیشتەجێبوونی خەڵکن یاخۆت دەکرێت بڵین فڕۆکەخانەیەکی نێودەوڵەتی وەکو هەولێر کە فڕۆکەخانەیەکی مەدەنیە هەندێک جار بە بیانووی بوونی بنکە وارەگای هێزەکانی هاوپەیمانان یاخود ئەمریکا لەو ناوچانە بە درۆنی بۆم ڕشکراو بە موشەکێرش دەکرێتە سەرم فڕۆکەخانەیە کە ڕەنگە مەترسی لەسەر کاری فڕۆکەخانەکە دروست بکات لە ئایندەدا بۆ پێیکە ئەگەر بێت و وڵاتان درک بەوە بکەن کە مەترسی لەسەر گیانی هاوڵاتیەکانیان هەیە لە کاتێکدا بە فڕۆکە لەم فڕۆکەخانەیە دەنیشتنەوە ڕەنگە ئەمە کاریگەری لەسەر چالاکیەکانی فڕۆکەخانەکە دروستکاوە دواتریش ئایندەی هەرێمی کوردستان وەک ئەزمونێکی ئارام لە ناوچەکەدا کە سیر دەکرێت ئەم هێرشانە تا چەند کاریگەری لەسەر ئایندەی هەرێمی کوردستان دروستکە لە ڕووی باری ئەمنی و ئاساییشەوە و هەروەها لەگەڵەوەشدا دەکرێت بڵێن ینی لە دوو لاوە هێرش و بردومان بەردەوام لەسەر هەرێمی کوردستان هەیە لەلایەک ئەو گروپانی کە باسم کە لەلایەکی دیکە وڵاتێکی وەکو تورکیا کە بەشێکی زۆری گوند و ناوچە و دێهاتەکانی هەرێمی کوردستانی کردوتە ئامانج بە بیانووی بوونی بارەگای چەکداران و پارتی کرێکارانی کوردستان لە ناوچەکە هەموو ئەمانە دەمێ بکەمە هەوێنی و پرسیارانەی کە تاکە ئەم بردومانانە لەسەر هەرێمی کوردستان دەبن زیانەکانی چینەوە دەکرێت چۆن ڕێگری لەم بردومانانە بکرێەوە سەرۆری خاچی عێراق و هەرێمی کوردستانی لە چوارچێوەی عێراقی فدراڵدا بپارێزرێت گفتوگۆی ئەم بابەتە دەکەم لەگەڵ زۆر بەڕێز فەریق جەباریاوەرە مینداری پێشووی وەزارەتی پێشمەرگەکە ڕاستەخۆ لەگەڵم دەبێت سوپاس کاک جەبار بۆم دەرفەتە وەک سەرەتای پرسیارەکانم دەکرێت بپرسم ینی ساڵانێکی زۆر هەرێمی کوردستان بەدەست هێرشی ئاسمانی و درۆنی بۆم ڕشکرا و موشەکەەوە دەناڵێنێ بەڵام ئەوەی کە ئێستا دەبینین ینی ڕۆژی وهەیە لە کەمتر لە 24 کاتژمێردا چەندین جار هێرش دەکرێتە سەر هەرێمی کوردستان و ئامانجەکانی هاوپەیمانان و ئەمریکا خوێنەوەی تۆ چیە سەبارەت بەم بابەتە؟ بێگومان ینی هەرێمی کوردستان بەتایبەتی ئاسمانی هەرێمی کوردستان و توانم بڵێم سنوورەکانی و ئەرزی هەرێمی کوردستان و ئێستش ناوەندی شارەکانیش یعنی بە حەقیقەت بۆتە ئامانجێک بۆ درۆن و ڕۆکێت طبعاً لە لاینی جیاجیادا و بە هۆکاری جیاجیادا و بە بیانووی جیاجیادا وەکو بەڕێستان لە پێشەکەیەکە باستان کرد. دیارە یەکێک لە ئەو لایلانەی کە ڕۆژانە ئێستا ینی بڵێن بە تایبەتی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و فڕۆکەخانەی هەریر بە ئامانج دەگرێت ئەوەیە ئەو گروپە چەکدارانەی کە ناویان لە خۆیان ناوە گروپی مقاومەی ئیسلامی کە ئەوان بە بیانووی شەڕی غەزە و بە بیانووی ئەوەی کە ئەمریکا پشتیوانیکی گەورەی ئیسرائیلە لەو شەڕی غەزە و خەڵکێکی مەدەنی زۆر کوژراوە لە فڵستینیەکان کە لە سەروی 20,000 کەسەوە کە زۆری مناڵ بووە و زیاتر لە 50,000 سەروی 50,000 برینداریش هەیە لەوێ دیارە بە بیانووی بڵێن فشارهێنان بۆ ئەوەیە کە ئەمریکا چیتر پشتیوانی ئیسرائیل نەکە ئەوان بنکە و بارەگاکانی ئەمریکا هەم لە هەرێمی کوردستان هەم لە عێراق و هەم لە سووریاش دەکەنە ئامانج یعنی جگەل لەوەش وەکو هەر بەڕێستان باستان کرد بێگومانش فڕۆکەی بێفڕۆکەوانی تورکیا ئەوە لە 2007ەوە تا ئێستا هەم بە بردومانی سنوورەکان هەم هێرشی زەمینی هەم لەم چەند ساڵەی دوایی فڕۆکەی بێفڕۆکەوان و دیارە فڕۆکەی جەنگیش بەردەوام سنوورەکانی هەرێمی کوردستان لەگەڵ تورکیا و تەنانەت لەگەڵ ئێرانیش ئێستاکە و قوڵایی ناوچەکانی هەرێمی کوردستان کە دەگاتە تاکو نزیک
کەرکووک کە لەم ڕۆژانە ئەبینین ئەم هەفتەیە بە تایبەتی بەردەوام ئەو ناوچانەی نزیک ئاغجلەرن ئەو ناوچانە بردومان دەکرێن جگەلەوە جار هەیە بردومانەکە دەگاتە نزیکی ناوچەکانی کفری و دەگاتە نزیکی ناوچەکانی پێنجێن و ناوچانی تر کە ئەمە بۆتە هۆکارێک یەکەم بۆ ئەوەیە بەردەوام خەڵک ترس و دڵڕاوکەیەکی لای خەڵک دروست کردووە جگە لەوەش زیانێکی زۆری گەیاندۆ بە تایبەتی ئەوانەی سنوورەکان و ئەو هێرشانی لە زەمینیش ئەکرێت چونکە ئێستا تورکیا خۆی ئەڵێ کە ئەو بە قوڵایی تا 40 کیلۆمەتر و بە پانتایی 200 کیلۆمەتر لە ناو خاکی هەرێمی کوردستاندایە و بەردەوام خەریکی ئۆپەراسیۆنە و ئەوش بۆتەوە کارێک بۆ چۆڵبوونی سەدان گوند لەسەر سنوورەکان و زۆر جار هەیە شەیدبوونی خەڵکی مەدەنی لەو سنوورانەکە ئەڕۆن بۆ کاروباری خۆیان لە ناوچەکان ئێستاش ئەمەش کەوەکوتم ئەمەی کە گروپە شەکدارەکانی ناوە عێراق بە تایبەتی ئەوانەی ناویان لە خۆیان ناوە مقاومەی ئیسلامی ئەوانش بوونەتە هەڕەشەیەکی گەورە بۆ سەر ئاسایشی هەرێمی کوردستان و بێگومان نەوەکو تەنها لەسەر ئاسایشی هەرێمی کوردستان وەکوتم بۆ ترس و دڵاوکێ لای خەڵک ڕەنگە هەندێک جار بۆ زەرەر و زیان چونکە بە تایبەتی فڕۆکەخانەی هەولێر لە ناوجەرگەی شاری هەولێرە و لە چواردەوری فڕۆکەخانە ئەوە هەمووی شۆنی نیشتەجێبوونی مەدەنیە لەوێ جگە لەوەش بەردەوام زۆر جار هەیە کۆمپانیاکانی فڕۆکەوانی بڵێن گەشتەکانیان ڕاگرن یان هەندێک جار هەبووە کە بە یەکجارەکی بۆ ماوەیەکی دوو درێژ هەندێک کۆمپانیا گەشتەکانی لە ترسی فڕۆکەی بێ فڕۆکەوان و ڕۆکێتە گەشتەکانیان ڕاگرتووە سەرڕای ئەمانەش هەموو ئەگەر ئەم هەلومەرجە هەر بە بەردەوامی بمێنتەوە بێگومان زەرەری هەبێ دەبێت بۆ ئابووری هەرێمی کوردستان بە شێوازێکی گشتی چونکە زۆر لە کۆمپانیەکان کە لە هەرێمی کوردستان کار دەکەن بەهۆی بوونی ئاسایش لە هەرێمی کوردستان و ئەو کۆمپانیانە ئەگەڕێن بۆ ناوچانەی کە ئاسایشی سەخامگیرە ئەگەر ئەمانە بە بەردەوامی ئەم کار و کردەوەیانیان هەبێ بێگومان تەئسیر لە سەرکار و کارەکانی ئەم کۆمپانیانی کە هەیە لە هەرێمی کوردستان. کاک جەباریانی خۆت دەزانی ئاستی توانە سەربازیەکانی ئەمریکا و هاوپەیمانان و پێشکەوتنە سەربازیەکانیان لە ئاستێکی باڵادا هەندێک جار ئەم درۆنە بۆم ڕۆژکراوانە هەر لە ئاسمان لە تەقێندێنەوە ناتوانرێ ئامانجەکانیان بەپیشێمەوە ئەنی لەم سۆنگەیەوە بپرسم پێتوانیان ئەم گروپانە لێیان ڕوونە کە بەم هێرشانە ڕەنگە نەتوانن کاریگەریشی ئەو تۆ لەسەر ئەم دەوڵەتە گەورانە دروستکانیانی ئامانجە سەرچیەکەیان هەز ناکەی بۆ نمونە تێکدانی و ئاسایش و ئارامیە بێکە لە هەرێمی کوردستان بەرقەرارە وەک جەنابی شت باست کرد؟ بەڵێ ئەوان بە ئاشکرا لە بەیاننامەکانیان ڕوونی دەکەنەوە ئەڵێ ئێمە ئامانجمان بە جێهێشتنی ئەو هێزانە کە لە عێراقدان بە گشتی و بە هەرێمی کوردستانەوە کە ئەبێ بکشێنەوە لە عێراقدا نەمێنێن ینی بەڵام لێرەدا هەموو لایەک ئەزانێ کە ئەو هێزانە ینی طبعاً هێز نین بەڵێ پێشتر لە دوای مانگی هەشتی ساڵی 2014 کە هاوپەیمانەتی نێودوڵەتی بۆ شەڕدەژی داعش دروست بوو بە پێی ڕێککەوتنێک لە نێوانی ئەو هاوپەیمانەتیە کە ئەمریکا سەرۆکایەتی دەکات لەگەڵ عێراقا ئەو هێزانە هاتنە عێراق هەم هێزی چەکداریان هاتە عێراق یعنی شەڕکەر هەم فڕۆکەی جەنگیان بەشداریە کرد لە شەڕ لە عێراقدا هەم ڕاوێشکاریان هەبوو هەم مەشق پێکاریان هەبوو و هەم چەک و تەقەمەنیان هەبوو تەنانەت چەکی قورسیان پێبوو کە بەشداری شەڕەکانیان دەکرد بەڵام لەم دوایەدا کە بە پێ ئەو ڕێکەوتانەیە کە لەگەڵ عێراقا کرا ئەوان هێزەکانیان کەم بۆ بەس پارێزگاریکردن لە بنکە و بارەیەکانیان لەبەرەوەی بەس ڕاوێشکار و مەشقکاری تێدا بوو یعنی ئەمانە کە بە ڕێککەوتن هاتوون بۆ عێراق و بە پێ ڕەزامەندی دەوڵەتی فیدراڵی عێراقدا خۆ ئەکرێت چاو بخشێنن بە ڕێکەوتنەکان کە هەیە لەگەڵ ئەو وڵاتانە چه پێویست دەکا گرروپێکی ناسراوی چەکدار کە بارەگای ڕسمی هەیە و چەکداری ڕسمی هەیە لە عێراقدا و ئەزانرێن چێن ئەو گروپانە بێن فشار بخەن بۆ ئەوەیە کە ئەم بارەگاکانە
ئەو وڵاتانە بارەگاکانیان لێرە چۆڵ بکەن یان هێزەکانیان لێرە لە عێراق بە شێوازێکی گشتی بکشێنەوە. بەڵام دیارە یعنی تەنها ئەو ئامانجە نییە، خۆی وەکو باسم کرد هۆکاری ئەو هەلومەرجەی کە هەیە کە ئێستا تەسیرێکی وەکوتت زۆر هەوا لەسەر سەقامگیری نەوەکو بەس هەرێمی کوردستان بەڵکو بە عێراق لە عێراق بەگشتی، چونکە ئەبینین تەنانەت لە عێراقدا زۆر جار هەیە لە سەفارەتەکانە درێت یان لە بنکەی عەن الئەسەد ئەدرێت و تەنانەت لە سووریاش لە بارەگاکانی ئەو هێزانە ئەدرێت لە ناو خاکی سووریا لە بەرامبەرشدا ئێستا لەم دوایەدا ئەمریکاش دێت لە بارەگاکانی ئەو لایەنەنادا کە بۆ هۆکارێک بۆ ڕەنگە زۆرجار لە بەیاننامەکان دەردەکەوێت کە تێکچوونی پەیوەندی دیبلۆماسی لە نێوانی عێراق و ئەو وڵاتانە چونکە لە بەیاننامەکان هەڕەشەی تێدایە لەو ڕۆوە، ینی بەسەر بڵێن هەڕەشەکە لەسەر هەرێمی کوردستان نییە بەڵکو لە عێراق لەسەر عێراقە بە شێوازی گشتی. لەبەر ئەمە یەکێکیان وەکو وتم ئەم بابەتە پەیوەستە بە بوونی ململانێ لە نێوان لایەنەکانی عێراقی بە تایبەتی شیعە کە هەندێکیان لەوانەی لە ضمنی ئیطاری شیعیدان یعنی هاوپەیوەند ئیطاری هەندێکیان لەگەڵ بوونی بەردەوامبوونی بوونی ئەو هێزانیان ئەو ڕاوێژکارانە یان ئەو پەیوەندیانە لەگەڵ ئەمریکا وڵاتان و هەندێکیان دژی بوونی ئەو پەیوەندیانیان بوونی ئەو هێزانە کە لە عێراقدا. ئەمە یەکێک لە هۆکارەکانە کە هەندێک لەو گروپانە ئیلتیزام بە داواکاریەکانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق کە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە کە ئەم گروپانە واز لەو کارانە بێنن. بەشێکی پەیوەندی بەو ململانیە گەورە هەیە کە لە نێوانی ئەمریکا و لەگەڵ ئێرانە هەیە لە ناوچەکە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوازی گشتی و لە کەندا و لە عێراق و لە سووریا کە ئێستا ئەبینین دووبەرەی جیاواز ڕاستە ئیعلان نەکراوە بەڵام بە شێوازێکی ناڕاستە و خۆ دیارە مەسەڵەن بەرەیەکی ئێران رووسیا سین لەگەڵ کۆریا بەرەکەی دریشی ئەمریکا و لەگەڵ وڵاتانی ئەوروپا کە ناکۆکەکانیان فقط لە هەرێمی کوردستان و لە عێراقدا ڕەگ نەداوەتەوە بەڵکو لە سووریا و لە کەندا و لە زۆر ناوچەی تری دنیادا ئەم ململانیە ڕەنگی داوەتەوە زۆریشیان هێزەکانیان ئێنن لە ناوچەکە کۆکەن و بە تایبەتی لە ناوچەکانی کەنداوەی بینێن. یعنی ئەمانە کۆمەڵی کۆغەکارن کە ئەم کار و کردەوە ئەتوانم بڵێم بە حەقیقەت ئەگەر لە ڕووی یاساییەوە سەیری بکەین یان لە ڕووی دستوریەوە سەیری بکەن کە ئەمە کارێکی ناشەرعی و ناڕەوا و ئەمە تعدایەکی زۆر ئاشکرایە چونکە بە پێی مادەی نۆ ئەگەر بگەڕێنەوە بە مادەی نۆی دەستور کە لە چەند فەقەرەیەک چەند مڕگەیەک پێک دێ یەکەم ئەو مادەیە قەدەغاکە بوونی هێزی چەکدار لە دەرەوەی فەرماندەی یان گروپی چەکدار لە دەرەوەی فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراق کە ئەم گروپانە لە دەرەوەی ئەو فەرماندەیەن و پێبەوەی فەرمانی فەرماندەکەیان ناگەن جگە لەوەش یعنی جگە لەوەش بڕگەیەکی تریتە ئەڵێ نابێ هێزی چەکداری ڕسمی عێراقی بەکار بهێنرێت بۆ خەڵکی عێراق باش ئەو گروپانە کە ئەم کارە ئەکەن ڕاستە بە بیانووی بوونی بنکەی ئەمریکی لە عێراقدا یان لە هەرێمی کوردستاندا بەڵام زەرەر لە خەڵکی مەدەنی ئەدەن زەرەر لە فڕۆکەخانەی مەدەنی ئەدەن زەرەر لە هاوڵاتی سڤیل ئەدەن. پێ دوان نییە بۆ نمونانی ئەم گروپانە ترسیان لەوە نییە ینی ئەمریکا وەڵامێکی توندیان بەداتەوە خۆ دەزانی ینی ئەمریکا هەر کاتێک تاقمێک گروپێکی کردبێتە ئامانش ئەنی لەسەر ڕەزامەندی هیچ کەسێک نەوەستاوە ینی لە شیرینی خەودا بوون کە بە درۆنێک لەسەر سەریانی داوە و زیاتر و چەند هێندەی لەو کەسانە کوشتووە کە ڕەنگە ئەوان لە پەنجەی دەست تێپەڕ نەکە ئەگەر زیانیان بە مارێنزێکی ئەمریکی گەیاند بەیان بە سەربازێکی ئەمریکی گەیاند بێنی هیچ کات ترسیان لەوە نییە کە وەڵامی ئەمریکا وەڵامێکی تون دەبێت دەزانی دانی لە چەند ڕۆژی ڕابردوودا هێرشێکی کرد لەسەر تاقمێکەوە بوو سەرۆک وەزیرانی عێراق ئیدانی کردوە داوای کرد کە ئەم شەڕ و ئاڵۆزیانە کۆتایی بێەوە عێراق نەبێتە مەیدانی یەکلایی بوونەوەی ململانەکان. بەڵێ دیارە ئەمریکا یعنی بڵێم لە توانایدا هەیە و دەستی پێ کردووە دیارە لە سەرەتادا
ئەمریکا هەوڵیدا لە ڕێی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق کە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراقا هەوڵدا کە ڕێگری لەم گروپانە بکە ئەم کارانە ئەنجام دەن، بەڵام دیارە نەتوانرا ڕێگری بکرێ. ئەوە بوو خۆیان دەستیان بە پەلاماردان کرد. ئەوە بوو جارێک لە ناوچەی قائم لە ڕێڕەوی بڵێن قافڵەیەکیاندا بوو، جارێک لە باکووری کەرکووک لە ناوچەی نزیکی دووبز لە بارەگایەکیاندا کە دەیانگوت خۆیان ئامادە ئەکەن بۆ هاویشتنی درۆن یان ڕۆکێت بۆ فڕۆکەخانەی هەولێر، و لە دواییداش بردمانی بارەگاکانیان کردن لە ناوچەکانی بابل و واسط، یعنی کە ئەوش وەکو بەڕێستان باسان کرد بۆ هۆکارێک بۆ بەیاننامەی توند لە نێوانی هەم سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کە بە حەقیقەت گەیشتە ئەو ڕادەیە کە لە بەیاننامەکە باسی پێداچوونەوەکە بە ئەو گفتوگۆیانەی دەربارەی بوونی هێزەکانی ئەمریکا و بیانەکان لە عێراق، و تەنانەت جگەل لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بەڕێز هادی عامری کە سەرۆکی گەورەترین کوتلەیە لە شیعەکان ئەوش داوای کرد کە جەدوەلی زەمەنی یعنی کات دیاری بکرێ بۆ چۆنەتی کشانەوەی ئەو هێزانە، و تەنانەت لە بەیاننامەی عێراقدا باس لەوە ئەکا کە ڕەنگە تەئسیر لەسەر پەیوەندی ئەمریکا و عێراق بدا، یعنی گەیشتە ئەو ڕادەیەی لە بەیاننامەکە، و بەیاننامەکەڵێ ئەوە کارێکی ئێمەیە، کارێکی ئەمریکا نییە، دەبێت ئێمە چارەسەری ئەو کێشە بکەین. وەکو جارەکەی تر کە سەفارەتی ئەمریکا بە ئامان گیرا و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق فەرمانیدا کە دەست بەجێ لێکۆڵینەوە بکرێ و کۆمەڵێکی کەس تەنانەت لە ناو لایەنە ئەمنیەکان گیران. یعنی بڵێ ئەمە ئەمریکا ئەتوانێ، بەڵام ئایا ئەمە چارەسەرە؟ یعنی بەردەوامیدان بە هاوشتنی ڕۆکێت یان نردنی فڕۆکەی بێفڕۆکەوانی بۆم ڕێژکرا و بۆ سەر بینکەکانی ئەمریکا لە عێراق یان لە سووریا و لە زمنی ئەو لە هەرێمی کوردستان و ڕەتدانەوەی ئەمریکا بەرامبەر بەوە ئەمە چارەسەرە؟ بێگومان ئەمە چارەسەر نییە، ئەبێت چارەسەرێکی بنەڕەتی بۆ ئەم کردەوانە بدۆزرێتەوە. بێگومان چارەسەریش لای حکوومەتی فیدراڵی عێراقا، یعنی ئەبێ حکوومەتی فیدراڵی عێراق بگاتە ئاستێک لەوەی کە بە حەقیقەت ئەم کارانەی بتوانانی نێڵێ کۆنتترۆلی ئەم گروپانە بکە، چونکە ئەمە ئەبنەمایی کێشەی تەشەنەکردنی کێشەکان و زیادبوونی لە نێوانی هەرێمی کوردستان و لە نێوانی حکوومەتی فیدراڵی عێراق کە ئەبینینی بەتایبەتی لەم چەند ڕۆژەی دوایی بەیاننامەی توند هەیە کە لە لێدوانەکان یان لە لێدوانەکانی وتەبێژی حکوومەتی هەرێم یان وتەبێژەکەی حکوومەتی فیدراڵی عێراق یان لە نێوانی عێراق و ئەمریکا و وڵاتانی تر. کاک جەباریانی، پێ دوایە لە کۆتاییانی ئەمریکا وڵاتێکی زلهێزە و بەرژەوەندی گەورەی هەیە لەم ناوچەیە مل بدات بۆ ئەم ئاڵۆزی و پشێوی و جۆرێک لە ناچارکردنی گروپ و تاقمانی کە جەنابەت باست کرد، ینی هەژمونی سەربازی خۆی بچووک بکاتەوە لە عێراق و هەرێمی کوردستان؟ ئەمە دەبێ ئێمە بڕوانینە ئایندە، ئێمە نازانین بە حەقیقەت ئەمە پەیوەستە بە حکوومەتی فیدراڵی عێراق. وەکو باسم کرد بوونی هێزەکانی ئەمریکا لە عێراقدا، هێزەکان ناڵێم بڵێن ئەو بنکانی ئەمریکا کە لە عێراقدان ئێستا کە ئەو باسییانەکە ئەم بنکانە بۆ مەشق پێکردنی هێزەکانی عێراق و هەرێمی کوردستان و بۆ ڕاوێژکاریە، و ئەگەر هێزی شەبێ فقط بۆ پاراستنی ئەو بنکە و بارەگایانەیە یان ناوەندە دیبلۆماتکاریەکانیە کە لە سەفارێ و قونسڵیەت پێک دێت لەوانەیە. طبعا ئەوە ئەمێنتەوە لەسەر ئەوەیە کە ئایا ئەمریکا هەتا کەی ئەتوانێت سەبر بگرێ بەرامبەر بەم کردەوانە؟ دووەم، ئایا عێراق چه هەنگاوێک ئەنێ بۆ ئەوێ؟ ئایا عێراق وەکو حکوومەت ئەکەوێتە ژێر فشاری ئەوەی کە چاو بجێڕێ بە پەیوەندیەکانی خۆی یان بەبوونی ئەو هێزانەی کە لە عێراقدا هەیە؟ چونکە ئەوە لە بیرمان نەچێ کە وەختی خۆی لە پەرلەمانی عێراقدا بڕیارێک دەرچوو، ئەو بڕیارە کە بڵێن ناونرا بۆ
بڵێن ڕێخستنی بوونی هێزە چەکدارە بیانیەکان لە عێراقدا یعنی حکومت کە ئاماژەی داوە لە بەیاننامەکەی بۆ بابەتە یعنی ئەتوانی ئاعادەی نەزار بە پێی ئەو بڕیارەی پەرلەمان بەبوونی هێزە چەکدارەکان هین بیانیەکان لە عێراقدایە چونکە خۆ دەزانی ئەمە پەیوەندیکی نێودەوڵەتیە یعنی ئەگەر عێراق ڕەزامەند نەبێ بەبوونی ئەم بنکە و بارەگایانەی کە هەن لە عێراقدا ئەمریکا ناتوانێت بە زۆر بنکە و بارەگاکانی خۆی لە عێراقدا بێڵتەوە چونکە ئەم قۆناغی ئێستا جیاوازە لە قۆناغی ساڵانی پێشتر یعنی دوای ڕزگارکردنی عێراق دوای ڕزگارکردنی عێراق بە بڕیارێکی نێونەتەوەیی بڕیار درا کە هێزە فڕەڕەگەزەکان ئەو کاتە طبعاً بە قیادەی ئەمریکا لە عێراق بمێننەوە بە ناوی احتلال يعني حتى بناوي مانەوە لە عێراقدا بەو شێوازە تەنانەت لە بدایەت بەر لەوەی حکوومەتی عێراق دروست ببێ جەنەڕاڵێکی ئەمریکی حکومڕانی عێراقیە کرد لە ساڵەکانی 2004 و ئەو ناوە دوایی طبعا بەڕێکەوتنێک لە نێوانی کابینەکەی دکتۆر نوری مالکی لە کۆتایی 2011 کۆتایی بە بوونی ئەو هێزانە لە عێراقدا و ئەو قەرارەی نەتەوەی گرتوەکان ئیلغا کرا و هێزەکانی زۆربەی وڵاتان چوونە دەرەوە و ئەو کاتە اتفاقێکی استراتیجی لە نێوانی ئەمریکا و عێراق بۆ ئەو کاتە ئیمزا کرا یعنی ئەو کاتە بەڵام لە ساڵی 2014 لە مانگی هەشتی ساڵی 2000 کە هێزی هاوپەیمانان بۆ شەڕی داعش دامەزرا بە ئیتیفاق لە نێوانی ئەو وڵاتانە و عێراق ئەو هێزانە هاتوون بۆ عێراق یعنی بە هەمان شێواز عێراق ئەتوانیە ئەو کاتە بێت من ئەڵێ پێداچوونەوە بەڕێکەوتنەکەی خۆم دەکەم یان من پێویستیم نییە بۆ هێزانی کە لە عێراق دێ ئەمە وەکوتم ئەوە سێتە سەر ئەم بڕیاری عێراق و ئەو پەیوەندی لە نێوانی ئەمریکا و عێراقدا هەیە و ئەوە سێتە سەر ئەوەیە ئایا ئەم ململانێت توندەی کە هەیە لە ناوچەکە ئاراستەکەی بەرەو کوێ ئەڕوا یعنی ئەوە تەسیل لەسەر ئەوان دەکات لە ئایندەدا بەڵێ کاک جەبارانی لایەنێکی دیکە کە دەمەوێت قسەی لەسەر بکەین ئەو هێرشە بەردەوامانی تورکیاشەکە دەکرێتە سەر گوند و دێهات و چیاکانی هەرێمی کوردستان کە ئەگەر ئەم هێرشانی کە جەنابەت باست کرد گروپ و تاقمێک بیکەن ئەمەیان وڵاتێکی گەورەیە و هێزێکی گەورەی ناو ناتۆیە کە ڕەنگە لە ڕووی پاراستنی سەروەری خاچی عێراقەوە تاوانێکی گەورە بێت کە تۆ دەیتە سەر ئاسمانی خاچی عێراق و بە ئازادی کام گوند و کام شوێن و کام جێگات دەوێ بردومانی دەکەوێت دەشزانیت لە ماوەکانی ڕابردوو چەندین هاوڵاتی سڤیل بوون ئامانج و گیانیان لە دەستدا و شەهید بوون ئەنی تورکیا تاکی بەردەوامە بێ لەم هێرشانی و هەڵوێستی حکوومەتی عێراقی چۆن هەڵ لە سنگێنی بۆیە دەڵم حکوومەتی عێراقی چونکە ئێمە هەرێمی کوردستانی لە چوارچێوی عێراقی فدراڵدا ینی دەزانیت لە ماوەکانی ڕابردوو چەندین ڕێگای گرتە بەر حکوومەتی عێراق بەڵام بێسوود بوو ینی تاکی ئەم بارودۆخە بەم شێوەیە بەردەوام دەبێت دیارە تورکیا یعنی بە حەقیقەت بوونی هێزەکانی لە هەرێمی کوردستان کە بڵێن هەرێمی کوردستان بەشێکی دەوڵەتی فدراڵی عێراقە و بەبێ هیچ ڕێکەوتنێک لەگەڵ حکوومەتی فدراڵی عێراق و جگەل لەوەش بردومانکردنی سەرتاسەری سنوورەکانی تورکیا عێراق لەگەڵ عێراق ئێرانیش ئێستا و جگەل لەوەش یعنی بڵێن قوڵایی ناوچەکانی هەرێمی کوردستان کە ئەوەش بەشێکە لە خاکی دەوڵەتی فدراڵی عێراق ئەمە بە مانای ئەوەی کە هیچ جۆرە سەروەریەک بە معنای سەروەری بۆ عێراق نەماوە چونکە ئەگەر بگەڕێنەوە بۆ دواوە لەو کاتەی کە ناوچەی دوهۆک ناوچەیەکی گەشتیاری بردومان کرا و نزیکەی 14 بۆ 15 کەسی سڤیل لەوێ کوژران کە خەڵکی ناوچەکانی خوار و عێراق و ناوەڕاستی عێراق بوو بڵێن دەنگدانەوەیەکی گەورەی هەبوو تەنانەت گەیشتەوەیە سەفیری تورکی بانگهێش کرا لە وەزارەتی خارجی عێراق بەیاننامە لە پەرلەمانی عێراق دەرچوو لە سەرۆکایەتی ئەنجومەنی عێراق دەرچوو ئەمانە هەمویان دەرچوون دانیان بەوە ناوە کە ئەوان هیچ ڕێکەوتنێکی فەرمیان نییە لەگەڵ تورکیا بۆ ئەوەیە کە ئەو هێزانەی بوونی هەبێ لە ناو خاکی عێراق یان ڕۆژانە ئۆپەراسیۆن بکات لە ناو خاکی عێراق یان بەردەوام فڕۆکەی جەنگیان و
بە ئاسمانەوە فڕۆکەی بێفڕۆکەوانیان بە ئاسمانەوە هەبێت بە حقیقت یعنی چونکە ئەگەر بین لەسەر ئەگەر بەس ئامارەکان ببینین ئاماری ئەو پێشێلکرد طبعاً ئەم پێشێلکردن لە 2010ەوە بەردەوامە بە شێوازی جیاجیادا تا دەگاتە کۆتایی ئەم ساڵی 2023 ئێمە بەس ئاماری 2 ساڵ ئەگەر دیاری بکەیت مەسەرەن ئەم ساڵ تا کۆتایی مانگی 11 هێشتا مانگی 12 ئامار نەکراوە تورکیا نزیکەی 514 جار خاکی عێراقی و ئاسمانی عێراقی پێشێل کردووە بەم هاتنی ئەم فڕۆکە جەنگیە و فڕۆکەی بێفڕۆکەوان و بڵێن ئۆپەراسیۆنی سەربازی لەسەر عەرز پارەکە 2022 نزیکەی 613 جار بڵێن خاک و ئاسمانی و سنووری عێراقدا پێشێل کردووە بەهۆی بردومان و بەهۆی ئۆپەراسیۆنی سەربازی خۆی دەوڵەتی تورکیا دان بۆ ئەنی لەلایەن وەزارەتی بەرگری تورکیا ئەڵێ من 87 بنکەی سەربازیم لە ناو خاکی عێراقدا هەیە و لەسەر خەریتە دیاری کردووە و شۆرانی کە هەیە و خۆی ئەڵێ من بە قوڵای دەتا 40 کیلۆمەتر و بە پانتایی 200 کیلۆمەتر هێزم هەیە لە عێراقدا تەنانەت سەربازگەی گەورەی هەیە نزیک باشیقەیە کە بەشێکە لە مووسڵ و تا ئێستا عێراق سەرڕای ئەوەی کەڵە هیچ ڕێکەوترم نییە توانای نییە بڵێ بە تورکیا بکشێوە یان ئەم کارە و کردوانە ئەنجام نەدا لە ئاسمان و لە ئەرزی عێراقدا بەمانای ئەوەی عێراق قودرەتی نییە بۆ پاراستنی سەروەری خۆی نە لە ناوخۆی عێراق نە لە سنوورەکانی عێراقدا هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی لاوازی دەوڵەتە لە ڕووی پەیوەندیەکانی لەسەر ئاستی وڵاتانی ئیقلیم و دەرەوە لەبەرەوەیە لاوازە لە ڕووی پەیوەندیەکانی لەگەڵ تورکیا بەهۆی ئەوەی ئەو تورکیا چەند وەرەقەیەکی فشاری بەدەستەوەیە بەرامبەر بە عێراق وەرەقەیەکی فشاری ئەوەی بەدەستەوەی کە گوایە بارەگای پارتی کرێکارانی کوردستان بە فەرمی لە عێراقدا هەیە و لەسەر سنوورەکانە و ئەبێ عێراق ئەو بارەگایانە نێڵێ لە عێراقدا ئەڵێ ئەوە پەلاماری تورکیا دووەم وەرەقەی فشاری ئاوی هەیە لەسەر عێراقدا لەبەرەوەی عێراق لە ڕوبەڕووی بڵێن بەڵاستی حاڵەتی کەم ئاوی بووە وشکە ساڵی بۆ چەند ساڵێکە لەبەرەوەیە ئاوەکان بەپێی ئەو ڕێکەوتنانی کە لەگەڵ عێراقا ئەیکا ئاو بەرەداتەوە جگەل لەوەش مەسلەی نەوتیش هاتوۆتە سەری کە پێشتر نەوتی هەرێمی کوردستان و کەرکووک لەوێ ئەفرۆشرا لە مینای جیهان ئەوە چەند مانگێکە بۆریەکانی ڕاگرتووە فشار دەخاتە سەر عێراق یعنی کۆمەڵێکی فشاری هەیە وەرەقەی هەیە بەهۆی ئەو فشارانە عێراق بێدەنگ بووە ناتوانانی لەگەڵ تورکیا هیچ بڵێ یعنی بە حەقیقەت هەلومەرجێکی وا دروست بووە نەوەکو بەس هەرێمی کوردستان بەڵکو سەرتاسەری عێراق لە ژێر هەڕەشەیەکی زۆری ئاساییشە کە جاران داعش بوو کە ئێستش بەردەوامە ئەبینین لەم دوو ڕۆژە تەنانەت کردەوەکانی داعش ئەمڕۆ لە لای ناوچەی تەلعفەر و لە ناوچەیەکی ئیتر یعنی لە نزیکی ناوچەکانی دیالە و ئەو ناوەکاریت یعنی کردەوەی ئەنجام داوە لەبەرەوەی ڕاستە ئەو کردەوەکانی داعش لاواز بوون بەڵام ئێستا کۆمەڵێکی هەڕەشەی نوێی هاتوۆتە سەر هەلومەرجی ئاسایش لە عێراقدا مەسەلەن هەڕەشەی وەکو وتم ئەم شەڕەی کە تورکیا لە ناو خاکی عێراقدا ئەیکا لە هەرێمی کوردستاندا ئەیکا بەردەوام فڕۆکەی جەنگی و فڕۆکەی بە فڕۆکەوانی لە ئاسمانە خەڵکی مەدەنی تیا ئەکوژرێ ناوچەیەکی زۆر فراوانی کۆنتترۆل کردووە گوندێکی سەدان گوندی چۆڵ بووە لەسەر تاسەری سنوورەکان جگەل لەوەش ئەم گروپانەی کە خەریکی ئەم کار و کردەوە تێکدەرانە جەوارڕیانی بە پێقسەکانی جەنابەت ڕەنگە داعش زیاتر ببێ بە پێقسەکانی جەنابەت بەیان بەو دەلیلانی کە باسی دەکەی هەتای عێراق توانای ڕاگررتنی ئەم هێرشانی تورکای نییە بێگومان مەگەر بگاتە حاڵەتێک چونکە ئێستا زۆر جارەیە ئەگەر ئێوە بە دوواداچوو بکەن بۆ سۆسیال میدیا قەرار وا بوو سەرۆکی تورکیا ئاردۆگان
بێت سەردانی عێراق بکە بەڵام زۆر جارە ئێستا باس ئەکرێ کە ڕەنگە زۆر ڕاست بێ لەوەی کە وادەی سەردانەکەی دیاری نەکردو ئەڵێ تا ئەو کاتەی کە مەرجەکانی تورکیا جێبەجێ بکە یەکێک لەوانە کە پێکەکە بە تەواوەتی هەموو چەکدارانی لە عێراق بکاتە دەرەوە یان چەکیان کە لەو بڕواایە دانیم لە قودرەتی عێراقدایە ئێستا ئەو کارە ئەنجامدا جگەل لەوەش بکەوتە ژێر مەرجەکانی بۆ مەسلەی ئەوەی داوای ئەکا لە ناردنی نەوت بۆ بۆڕێنەوتانە من ناڵێم هەتایە ناتوانێ ئەو یعنی وا بکە لەگەڵ تورکیا کە فشار نەخەنە سەر عێراق بەڵام هەلوو مەرجەکەی ئێستا وا لواوە بۆ تورکیا بۆ ئەو گروپە چەکدارانە بۆ لایەنەکانی تر کە بتوانن ئەم فشارانە بخەرە سەر عێراق ڕەنگە لە مەودایەکی دووردا ئەگەر هەلومەرجی سیاسی و اقتصادی لە عێراقدا جێگیر ببێ بە تەواوەتی ڕەنگە ئەو کاتە عێراق بتوانێت جارێکی تر بگاتە حاڵەتێکی خۆی لە ناوچەکە وەکو دەوڵەتێکی خاوەن سەروەری سیادەی خۆی بجێڕتەوە یعنی کێشەکەت نەوەکو لەگە وڵاتانی چواردەوە وەکو بازم کرد ئێستا لە ناو خۆی وڵاتەکەی خۆی ناتوانێ ئەم حکومەتە کۆمەڵێکی گروپی چەکدار ڕاگرێ کە هەڕەشەل لەسەر ئایندەی عێراق بەگشتی هەڕەشەل لەسەر عێلاقاتی عێراق لەگەڵ وڵاتانی دنیا بە تایبەتی ئەمریکا لەگەڵ عێلاقی لەگەڵ هەرێمی کوردستانە کێشەکە لەوەدایە کاکجەبارانی هەست ناکەی بوونە لەسەر ئاسی نێودەوڵەتی شتا ڕادەیەکی زۆر هەر بە هەمانە هۆکارانی کە جەنابەت باست کرد جۆرێک لە مجامەلی تورکیا دەکرێت وە بێدەنگی هەیە بەرامبەر بۆ پێشەلکاری سەربازیانی کە دەیکات لە عێراق بێگومان نەوەکو مجامەلە بەڵکو متبوونێک هەیە بێدەنگبوونێک هەیە بە شێوازێکی گشتی یعنی ڕاستە ئێمە ئێستا ئەم گروپە چەکدارانە وەکو باسم کرد کارێکی ناڕەوا و تعدایەکی ئاشکراکەن یعنی بە تایبەتی لە هەرێمی کوردستان جگەل لەوەی کە لە ناو عێراقشدا ئایکەن و لە سووریا ئایکەن بەڵام ئەبینین وەکو وتم ئەگەر بینە سەر بەراوردکەین بێنە سەر واقع ببینی ئەوە لومەرجەی تورکیا کە لە عێراقدا هەیتی و بە تایبەتی لە هەرێمی کوردستان ئەمیش واقعێکی ناقانونیە یعنی کە هێزێکی وڵاتێکی تر بەبێوەی ئیتیفاق لەگەڵ عێراقدا بکە هێزێکی زەبەلاحی لە عێراقدایە دەیان بنکەی سەربازی لێرە هەی بێ ڕۆژانە فڕۆکەی جەنگی بە ئاسمانی عێراقەوە هەبێ ڕۆژانە فڕۆکەی بێفڕۆکەوانی لە عێراقدایە بەڵام نە عێراق دەنگەکە هیچ دام و دەستگایەکی عێراقی نە پەرلەمان نە سەرۆکایەتی حکوومەت نە سەرۆکایەتی دەوڵەتی عێراقدا نە هیچ لایەنێکی دەر نە وەزارەتی بەرگری بێدەنگە تەنانەت نە ئەمریکا نە وڵاتانی تر یعنی هیچ وڵاتێکی تری ئیقلیمی بەدەنگ نهاتووە لەسەر ئەم بابەتە بەڵێ یعنی بێدەنگیەکی سیر هەیە لەسەر ئەم کردەوانەی بڵێن ئەگەر بینە بەراوردی کەین بە پەیوەندی نێودەوڵەتی لە نێوانە دوو دەوڵەت ئەمە پێشەلکردنێکی زۆر ڕوون و ئاشکرایە و بە ئاشکرا واڵێن ینی بە ئاشکرا تورکیا ئەڵێ من لە ناو خاکی عێراقم مەبەستم پەکێکەیە بەڵام لەکوێ بڵێن ئەو هینەی وەرگرتووە ئەو ڕەزامەندیی وەرگرتووە بۆ هاتنە ناو خاکی وڵاتێکی تر پەرلەمانەکەی خۆی هین تورکیا هەموو سەر ساڵێک لەوێ پەرلەمان دەنگ ئەدا و ماف ئەدا بە هێزەکاری تورکیا کە بڕۆن ئۆپەراسیۆن بکەن لە دەرەوەی خاکی تورکیا مەسەڵەن ئەوەی کە لە سووریا ئەیکەن و ئەوەی کە لە عێراقدا ئەیکەن تەنها پشت ئەبەستێ بۆ بڕیارەی پەرلەمانی خۆی دەنا هیچ ڕێکەوتنێکی نییە و بە ئاشکرا عێراقەڵێ هیچ ڕێکەوتنێکی نییە لەگەڵ ئێمە بەبوونی هێزە چەکدارەکانی یان بەبوونی ئەو هەموو ئۆپەراسیۆن و ئەم هەموو فڕۆکەی بێفڕۆکەوان و فڕۆکەی جەنگیەکە ئەکرێ دێتە ئاسمانی عێراقدا. کاک جەبار قسەیەکی ئازانەری کە بوو کە ئەمریکا و هەڵاوتانی هاوپەیمان لە ڕاوێژی ئەوەدان کە سیستمی بەرگری موشکی و دژە ئاسمانی لە هەرێمی کوردستان جێگیر بکەن ئەمە تا چەند لە ئەرزی واقع جێبەجێ دەکرێەوە پێدوانیە وڵاتانی زلهێز و ئەوانی کە دژی بەرژەوەندەکانی ئەمریکان ڕەنگە دژی ئەم بڕیارە بوەستنەوە و ئەگەر بێت و جێبەجێ بکرێمە چ سوود و قازانجێکی بۆ
هەرێمی کوردستان دەبێ؟ مەسەلەی بڕیاردانی هەر دەوڵەتێک لە لای خۆی مەرج نییە 100% جێبەجێ بکرێت، چونکە مەسەلەی ناردنی بڵێن سیستەمی چاودێری ئاسمانی، چونکە بۆ زانینی هەموو لایەک هیچ سیستەمێکی بەرگری ئاسمانی بێ سیستەمی چاودێری ئاسمانی کار ناکە، چونکە بەیەکەوە کارەکەن. ئەبێ سیستەمی چاودێری ئاسمانی هەبێ لەگەڵ سیستەمی بەرگری ئاسمانی، چونکە سیستەمی چاودێریەکە ئیعاز دەداتە سیستەمی بەرگری کە ئەگەر شتێکی بینی لە ئاسماندا کە هیچ دوژمنە هین ئەو وڵاتە نیە لێ بدات. لێرەدا ئەو سیستەمە ئەگەر بێت بڵێ ئەوەی کە باسەکرێت لە کۆنگریز ڕەزامەندی لەسەر درراوە لە ضمنی بودجەی فیدراالی ئەمریکا بۆ ساڵی 2024 بودجەی بۆ دیاری کراوە و ئێستا تا ئێستا لە بەردەستی جۆ بایدنە سەرۆکی ئەمریکا بۆ ئیمزاکردین، بەڵام واضح نییە ئەم سیستەمە چ جۆرێکە، ئەم سیستەمە حەجمەکەی چەندە، ئەم سیستەمە ئەو بودجەی بۆ تەرخان کراوە چەندە، ئەم سیستەمە بەس بۆ پاراستنی بنکەوبارەگاکانی ئەمریکا لە عێراقدا و لە سووریا یان بۆ پاراستنی هەموو ئاسمانی عێراق بە هەرێمی کوردستانەوە هەیە. لەبەر ئەوەیە ڕوون نییە تا ئێستا بەس باس ئەکرێ کە ئەم پرۆژەیە هەیە، بەڵام وردەکاری پرۆژەکە هیچ دیار نییە. جگەل لەوەش تەنانەت ئەگەر پرۆژەکە بە هەر شێوازی بێ، چ سیستەمێک بێ بۆ پارێزگاری لە بارەگاکانی ئەمریکا لە عێراق یان لە پارێزگاری لە هەموو ئاسمانی هەرێم و عێراق کە ئەوان دیاری بکەن، ئەبێ عێراق ڕەزامەند بێ لەسەر هاتنی ئەو سیستەمە، چونکە ئەمریکا ناتوانێ هیچ جۆرە سیستەمێکی بەرگریکردن یان هیچ جۆرە چەکێک یان هیچ جۆرە تەقەمەنیەک بێنتە عێراق بەبێ ڕەزامەندی حکوومەتی فیدراالی عێراق. و لە سەرتاسەری ئەم ماوەیەدا کە ئەمریکا و هێزەکانی هەوپەیمانان لە عێراقدا بوون، هاتنی هێز یان هاتنی چەک و تەقەمەنی یان هاتنی ئامێری جەنگی بۆ عێراقدا هەمووی بەڕەسمی بە ڕەزامەندی لایەنی عێراقی بوو، هەتاکو دیاری نەکرێت چەندە و بۆ کوێ دێت و بۆ چه ئامانجێک دێت، بە هیچ شێوازێک عێراق ڕەزامەندی نەداوە بۆ داخڵبوونی ئەم چەکانە. یعنی زۆر جارەیە ڕەفزیشی کردووە، زۆر جارەیە مەسەرەن پرۆژەیەک هەبوو بەر لە 4 ساڵ زیاترە بۆ ئەوەیە هەندێک درۆنی چاودێری بدرێتە هێزی پێشمەرگە و مەشقیان پێ بکرێ کە بڕەکەشی زۆر نەبوو، 5 ملیۆن دلاری بۆ تەرخانکراوە. 4 ساڵە تا ئێستا عێراق ڕەفزیەکە ڕەزامەند نەبووە کە ئەم پرۆژەیە جێبەجێ بکرێ و ئەو درۆنانە داخل بکرێت. لەبەرەوەی ئەم سیستەمەش ئەوەستێتەوە لەسەر ڕەزامەندی عێراق. ئەسڵەن جارێک ئایا عێراق لە پاش ئەو هەلومەرجە نالەبارانی کە ئێستا هەیە، ئەم ناکۆکیە هەیە، ئایا ڕەزامەندی ئەدا لەسەر مانەوەی ئەم جۆرە ڕاوێژکار و مەشق پێکار و ئەم جۆرە هێزانەی دیفاعی ئەمریکا هەتا کەی؟ چونکە ئەبێ لای عێراق بڕە ئەم جادە بە بزانین ئایا عێراق ڕەزامەند ئەبێ لەسەر هاتنین. طبعاً ئێمە پێمان خۆشە، زۆرمان پێخۆشە کە بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراق سیستەمێکی چاودێری ئاسمانی و بەرگری ئاسمانی سەرتاسەری هەبێ لە هەموو عێراق، چونکە نییە ئێستا نە لە عێراق هەیە نە لە هەرێمی کوردستان هەیە، تەنها لە چواردەوری بارەگاکانی ئەمریکا هەیە. ئەتوانن مەسەرەن کە فڕۆکەیەک نزیک بۆ لە مەتاڕی هەولێر مەدەنی لە دەرەوەی مەتاڕەکە بیتەقێنەوە، تەنانەت ناتوانن لە دووریش مەسەرەن هەر کە داخڵە بێ بۆ سنوورەکانی ناوچەکانی هەرێمی کوردستان بتوانن بیتەقێنەوە، بەڵکو کاگاتە نزیک بارەگاکانی خۆیان ئەمجا توانن بیتەقێنەوە. هەموو لایەک پێخۆشە و سیستەمە هەبێ بۆی خەڵک بپارێزرێ، ئاسمانی هەرێمی کوردستان پارێزێ، بەڵام ئایا ئەتوانی ئەو سیستەمە جێگیر بکرێ؟ باشە ئەم سیستەمە گەر هات جێگیر کرا چۆن مامەڵاکە لەگەڵ درۆن و فڕۆکەی بێفڕۆکەوانی یا ڕۆکێتی تورکی، چۆن مامەڵاکە لەگەڵ درۆن و ڕۆکێتی گروپە چەکدارەکان، یان جارجار هەبووە کە لەلایەن ئێرانەوە ئەو زۆر بەکەمی کە جارجار هەبووە کە ڕۆکێت یان فڕۆکەی بێفڕۆکەوانە چۆن مامەڵە لەگەڵ یعنی چۆن مامەڵە لەگەڵ ئەمانە هەمووی دەکات، چونکە ئەو سیستەمە ئەبێ بۆی دیاری بکەی کامە ڕۆکێتی دژمنە،
و کامە فڕۆکەی بێفڕۆکەوانی دوژمنە ئەبێ لە عقلەکەی ئەو سیستەمەی چاودێری دیاری بکەی ئەمجا دوای ڕۆکێتەکە بۆی دەڕواکە ئەزانانی ئەمە دوژمنە و ئەی خاتە خوارەوە لەبەر ڕێوەیە بە حەقیقەت وەکوتم پێمان خۆشە ئەگەر هەبێ یعنی بۆ ئاسایش هەموو عێراق وەرێمی کوردستان و پێشمەرگەش زۆر گرنگە بەڵام ئایا ئەمە چۆنە و چەندە تا ئێستا وازح نییە. سپاس بۆ بەڕێز فەریق جەبار یاوەر ئەمینداری پێشووی وەزارەتی پێشمەرگە کە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی. سپاس بۆ وەڵامی پرسیارەکانی ئێمە. سپاس ئێوەش کە تا ئێستا بینەرمان بوون پەنەرەما پێشکەشکرا هەرشاد بن.